بەسێت دەکەم لە پاش مەرگم دەبێ دڵت ئارام بێ دەترسم خۆشی و شادی دوای من لە تۆ حرام بێ حەز دەکەم شادیەکانت دوای منیش بەردەوام بێ نەبادا لە گۆڕەکەم دووبارە دڵم پڕ دەرد و زان بێ دووبارە دڵم پڕ دەرد و زان بێ ئەوەل بەنێوی خدای بەخشندە و میهرەبان ئەزیزان خۆشەویستان ئەو شەوێکی یادگاری خۆشە ڕێکەوتی 21 ساڵی 2019 ئێمە کۆڕەکی دۆستانەمان پێکەناوە دانیشتوین لە باخی مام فەرهادی خۆشەویست بۆ سازدانی هەنجێکی خنجیلانە بۆ کوڕەکانی مام فەرهادی بە سەرپەرشتی برایزەدە عەزیزم کاکە کۆسرەتی مام فەرهادی خۆشەویستە پێشکەشە بە کاکە ئەمەلاوی مام فەرهادی کاکە عەلی مام فەرهادی کاکە گۆرانی مام فەرهادی کاکە ئەیوب و کاکە یوسف کاکە لاوەی مەعرەز ئەڵماسی خۆشەویست هەرچی وێنەگرتنی ئەو ئاهەنگە دەکەوێت سەرشانی هەردوو کامێرەوانی خۆشەویست کاکە سەید هیمداد کاکە شازاد کۆماندۆی خۆشەویست بەدەست و پەنجەی ئۆڕگژەن کاکە یەمنی مامەندی و دەنجی براتان ئامانجی زیبات مێدەوارم بەبلی کاکە کۆسرەت و ئەو کەسانە بێ کە گیان لەو بەتەمەی دەبێت شاد بن ئەو گۆرانیا مەخسوس و تایبەت پێشکەشە بە کاکە کۆسرەتی مام فەرهادی کاکە ئەمەلاوی خۆشەویست و کاکە لاوەی مەعرەز ئەڵماس پێشکەشە بە کوڕانی مام فەرهادی غەم و عەسرەتم هێن زۆرن نێوی دڵم پڕ لاژایەنە غەم و عەسرەتم هێن زۆرن نێوی دڵم پڕ لاژانە کەسێ نابینم دڵ خۆش بێ لە زێروفی ئەم زایمانە زەمانە سەخت و ناخۆشە هەموو کەسا و بەگریایەنە گوڵی هیوای هەڵوایەرایەند و وهای پیرگرێندوم زایەمایەنە گوڵی هیوای هەڵوایەرایەند و وهای پیرگرێندوم زایەمایەنە بە عیشقی تۆ بێرینی دایارم دەوای دەردم دەبێت چی بێ کە تۆ ڕوحمت نەبێ بۆ من عیلاجی دڵت دەبێت چی بێ لە پێکەوتم ئاوەندا توم و چوم بە بەرچاودێدا کە تۆ ماچێک نەباخشی پێم کرێ ڕێگام دەبێت چی بێ کە تۆ ماچێک نەباخشی پێم کرێ ڕێگام دەبێت چی بێ لە بازاڕی یەقیقەیەدا گەلێ چاو و دڵم ژێڕان لە بازاڕی یەقیقەیەدا گەلێ چاو و دڵم ژێڕان کە بۆ یارم بەرم دیایەری لە ڕۆژیاترین دەبێت چی بێ لە ناو باغ و چەمەندا سەیری گوڵزاری بەهارم کرد بە غەیری ڕووی گوڵی یارم خوایە خەتام دەبێت چی بێ بە غەیری ڕووی گوڵی یارم خوایە خەتام دەبێت چی بێ
دەروونم ماگری گرت وایە بۆ شەوانی بە ئەزمی واصلی کۆن دەروونم ماگری گرت وایە بۆ شەوانی بە ئەزمی واصلی کۆن قبوڵم کەی بە میوایەنی شەوێک لای خۆت دەبێت چی بێ دەزانی سەد شکری دایم لە سەیرانی لەگەڵ یایەران گوڵێک زیاتر لە گوڵ زاری خەڵاتی من دەبێت چی بێ گوڵێک زیاتر لە گوڵ زاری خەڵاتی من دەبێت چی بێ کە یاری بێ وەفابی تۆ شەرتی دڵداری نازایەنی کە یاری بێ وەفابی تۆ شەرتی دڵداری نازایەنی لە گریان و فغان زیاتر خدا چارم دەبێت چی بێ لە داخی بەختی ناشایەدم نەنووسم شەو خەیاڵم کرد لە چی عادس بووە یارم خوای خەتام دەبێت چی بێ لە چی عادس بووە یارم خوای خەتام دەبێت چی بێ